دیارە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بزوتنەوەیەکی دموکراسی و ئازادی خوازانە و حەقخوازانەیە. پارتی کرێکارانی کوردستان پێکەکە یەکێکە لە هێزە سەرچیەکانی ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان. نوێنەرایەتی سیاسی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان دەکا و لەلایەن گەلی کوردستانەوە هێزێکی شۆڕژێر، هێزێکی نەتەوەیی نیشتیمانپەروەری دیموکراسی خوازە. بۆیە بە هیچ شێوەیەک ڕەوانە پێکەکە لە لیستی تیرۆردا بێ. ئەمە ناحەقیەکی گەورەیە لە ئاستی نێودەوڵەتی لە بەرامبەر هەم پارتی کرێکارانی کوردستان دەکرێت، هەم لە بەرامبەر خەبات و تێکۆشانی گەلەکەمان دەکرێت بە تایبەتیش لە باکووری کوردستاندا. بۆیە پێمان وایە دەرهێنانی پارتی کرێکارانی کوردستان لە لیستی تیرۆر بە تایبەتی لە ئاستی ئەوروپا و ئەمریکا وڵاتانی دەرەوە هەنگاوێکی گرنگە بۆ چارەسەرکردنی دۆزی ڕەوای گەلی کوردستان لە تورکیا و لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا. بۆیە لە ئێستاکەدا هیچ پاساوەک نەمایە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی تا پەکەکە لە لیستی تیرۆر بێ و دانانیشی کاتی خۆی کارێکی ناڕەوا بووە. بۆیە پێویستە بەو سیاسەتە چەوت و هەڵەیە خۆیان دابستنەوە، بەو سیاسەتیان دابستنەوە کە نەحەقیان کردیە بەرامبەر بە هێزێکی شۆڕژێری گەلەکەمان کە نوێنەرایەتی ئیرادەی گەلی کوردستان دەکات بە تایبەتیش لە باکووری کوردستاندا. دەرهێنانی پەکەکە لەو لیستەدا هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ سەقامگیری لە تورکیا لە ناوچەکە و پەکەکە خۆشی سلماندویەتی هێزێکە تیرۆریست نییە، شەڕی تیرۆریستانی دژی داعش شەڕیان کردووە. داعش تیرۆریستە نەک پەکەکە، ئەوانەی داڵدەی داعش دەدەن ئەوانە لە پشتی تیرۆرن نەک پەکەکە.